لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی نوێی پرۆسەی خوێندن و کردنەوەی دەرگای قوتابخانەکان بەهۆی دۆخی خراپی موچەوە بارگرانیەکی دیکە بۆ خێزانەکان دروست دەبێت لە دابینکردنی جلوبەرگ و پێداویستیەوە تا دەگاتە کرێی گواستنەوە. بەشێک لە خێزانەکان دەڵێن ناچارین جلوبەرگی ساڵی ڕابردوو بۆ منداڵەکانمان بەکار بهێنینەوە چونکە توانای کڕینی جلی تازەمان نییە. ئەو کوڕە و کچەم هەیە هاوردویانمە ئەلێ بەس پانتۆر قڵێ 17,000 قەمیز 10,000 ئەوەس ئەزیە 30,000 بەس ئەزیەک یعنی ئەگەر هیچێک دواسیانێکێ بکوات توانێ بکڕێ سە من نەمتوانی بیکڕم هی پارێکەم بێت ناڵە هەموو کەسێ ناتوانێ بەخۆ نازانێ بیکرسە وەرک لەو جانتانەشی گرتۆ ناتان بۆی بکڕم بەڕاستی ئێستا مسێ تەلەبەم هەیە تا ئێستا هیچم بۆ نەکڕێت نەمتوانیوە ناوەڵە بۆی بێ موچەی ئەرە بەخۆی دواکەوتنی موچە یاخەم مامۆستایە ئەرە وەڵڵا زۆریش کارگەریە بەڵێ ناوەڵا ناتوانین چۆن بیکەین ئێتا هاتمان هەر موچێ و ئێ موچەش نییە لە کاتی خۆی و چەند مانگێک جارێت ئەرە وەڵا 2 مانگ جارێکە 3 مانگ جارێکە نازانم حکومەت خۆ ئێزانێ. کاسبکار و دوکاندارانی بازاری ڕانیە دەڵێن سەرەڕای نزیکبوونەوەی وەرزی نوێی خوێندن بەڵام بێبازاڕی ڕووی تێکردوین بەهۆی دواکەوتنی بەردەوامی موچە. ڕۆژ بە ڕۆژە بەرەو بازار بەرەو ڕوخاندن دەڕۆ چونکە حکوومەتێک بە 3 مانگ معاشی بدا شایەکەت بۆ بازاڕیەوە هەیە خەڵک بەش پێداویستەکانی ناکەن هیچ ئەمن کابرا هاتۆ کوڕە پێشمەرگەیە قاتیشی پێ ناکڕێ پێشمەرگەم هەیە سا دەفتەرم هەیە قەرزدارە پێی نادرێتەوە ئەی پا پێشمەرگەهاتی کوردهاتی چۆنە پار ئەم دەمانە هەر تۆزێک ئەمەل هەبوو تۆزێک ئەمەل هەبوو بازار باشتر بوو ئێستا و ساڵیز ئەمەلێک نییە نە لە دوکانداری نە لە جوملە چی لە کڕیاری هیچی ئەمەلێک نییە هەیە یعنی موچە بێ بازار بەرز دەبێتەوە گە موچە نەهات نزم دەبێتەوە تەحسیلێکی زۆر زۆریەیە ئەو ساڵەمە بەس لە زەرەردا بووی بەخوای کرێ دوکانمان مانجیوە ئەو دوومانگان لەم باخەڵە خۆمانداوە تێدەگەی بازاڕیش ئەگە موچە هات دەجوڵێ ئەویش هەتا موچە خەلاص دەبێت لە بانکەکان ناڕێک سەفر دەبێتەوە خەڵک بەس بەشی خواردنی پێەیە تا دێت بارودۆخ و گوزەرانی خەڵک خراپتر دەبێت دەسەڵاتدارانیش خەمسارد و بێباکن لە بەرامبەر ژیانی خەڵک لەگەڵ نزیکبوونەوەی پرۆسەی خوێندنیش خێزانەکان ترسی ئەوەیان لێ نیشتووە کە نەتوانن جلوبەرگ و پێداویستیەکانی خوێندن بۆ قوتابی و منداڵەکانیان دابین بکەن لەم دۆخە خراپەی بێموچەیی و بێبازاڕیدا. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.